خۆپیشاندانی تورکمان و بەشێک لە عەرەبە سوننەکان دژی ئەنجامی هەڵبژارنەکان لە کەرکووک بەردەوامە و یەکێتیش لەو بارەیەوە لە بەیاننامەیەکدا کە ئاڕاستەی فەرماندەی دژە تیرۆری عێراقی کردووە هۆشداری دەدات لە ئاڵۆزبوونی دۆخی شارەکە لە ئەگەری بەردەوامی ئەو جۆرە خۆپیشاندانانە. بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی لە کەرکووک و تارە توندەکانی بەرپرسان و خۆپیشاندەرانی تورکمانەکان بە مەترسی گەورە دەزانێت لەسەر داهاتووی شارەکە. خلفة السياسة براسي ببردوامي لململانية أبونا جابويا أو دوام هالبجارني كي سشكر هالبجارن رويداوا هالبجارن كان نحن أكامل لكوزو أكام كان مجوري داتا كان بيت بري تركماني سي كرسي بدس هناوا كرد بتايبتي يشتي إسبانيش كشش لزبونة ويشتي شش كرسي هناوا لناو كردا ولا عربي شاسي كرسي بدس هاتوا خازية كان بريال سر أوادن آية أما أو هابيان أو هانابت وحتى لدروي أماناتو بيت شاد شقام بجلنيتو شعاراتي تنبليتو دجي بيك هاتي شي سياسي بيك هاتي كي نتوي لشارك براسي بوخوي أما وهاد لي أكاد لانكي برامبري شبكيت الجمهورية بكيت أوي قداري دامو دزكا أمريكاني شاركة وكادو دەرکەوتنی ساختەکاری و دزینی دەنگی زۆرێک لە دەنگدەرانی کوردستان و ناوچە جێناکۆکەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا خۆپیشاندان و ناڕەزایی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتی لێکەوتەوە و هەندێکیان داوای دووبارەکردنەوەی هەڵبژارنەکە و هەندێکیش داوای ئەژبارکردنەوەی دەستی دەنگەکان دەکەن. وتەبێژی خۆپیشاندەرانی تورکمانەکانیش کۆمیسیۆن بە کەمتەرخەم دەزانێت و دەڵێت تا وەڵامێکی ئەرێنیان دەست نەکەوێت شەقام چۆڵ ناکەن. نۆڕۆژە لێرەین ئیتر بەردەوام دەکەین حتا قەرارێت شتێ دەرەچێت لە محکمە الاتحادیە ئەوە مەصدر فەصل لە بینمان لە بین مفوضیە العلیا للانتخابات حتا ئێستا مفوضیە یەک سەترێت شتێ نەنووسیوە ئێمەش ئەو تشتە بەش دەتەوە ئیستینکارەکەین مفوضیە ئەوە نۆڕۆژە لێرە خەڵک بەردەوام ئیفتارەکە سحورەکە هەموو تشمان لێرەیە حتا ئێستا مفوضیە یەک سەترێت شتێ نەدووسیوە لەسەر مفوضیە زۆر تەرەف زۆر لایەن شکاتی کردووە هەمووی لە ناو مفوضیە شکاتیانەکە لەیان ئەلێن ئەم تشتە زۆر تەزویریتایە زۆر ئیخفاقاتیایە ئیشەکە زۆر خەڵەتە حتا ئێستا یەک فیشەگە یەک تەڵقەی لێمە دەرنەچووە یەک جامێ نەمان شکاندووە نۆڕۆژە لە ڕێژەیش نەمان کردووە یان لە ناو کەرکووک لە شاری کەرکووک هیچ مشکلەمان نەمان کردووە لە دەرەوەی کەرکووکە خۆتان شەیبینین لێرەش ئەوەش دەرەچێت لە ئەعلام ئەلێن متەظاهرین سلاحیان هەیە هینیان کردووە ئەوش درۆیە. جگەل لە ناڕەزایی بەشێک لە تورکمانەکان و عەرەبە سوننەکان هێزە کوردستانیەکانیش بە تایبەتی سێلایەنەکەی لیستی نیشتیمان لە کەرکووک ڕەخنەی جددیان لەسەر ساختەکاریەکان هەیە و نیگەرانیان دەربڕیوە بەڵام ڕەچاوی دۆخی ئەسیاری کەرکووک و پێگەی کوردیان لەو شارە کردووە و هاوێسی توندیان نەنواندووە. تیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.